ئێمە وەکو بەرنامە بەخشین نووسینگەی سۆران هەستاوین بە ئەنجامدانی قوربانی لە دەڤەرەکەمان تا ئێستا 27 سەر حیوانمان سەر بڕیوە لەگەڵ 3 ڕەشەوڵاغ بۆ ئەوی بەسەر فەقیر هەژارەکاندا دابەش بکەین. بەڕاستی ئەوڕۆ زۆر پێویستە ئینسان ئاگای لە فەقیر و هەژارە بێ لە بەروەی بەڕاستی کاتەکە کاتێکی زۆر هەستیارە لەبەر ئەو قەیرانەی کە هەتا دەوڵەمەند و فەقیری گرتوتەوە، بەڵام فەقیر زیاتر هیلاک بووە. ئێستا کە 2 کیلۆ گۆشتی پێدەن وا دەزانی شتێکی زۆر گەورە. تازە ئافرەتێک هاتە لام وتی بەخوا هەتا ئێستا نەمتوانی گۆشتی بکڕم، بەڵام کە هاتم زۆر خۆشحاڵ بووم کە 2 کیلۆ گۆشتم بەگەلو ماڵم داڵم وەکەم. بەڕاستی ئەوەش نیعمەتێکی خوای، ئەمەش دەستخۆشی لەو خێرخوازانە ئەەکەین، لەو برابەڕێزانەکەین کە قوربانیەکانیان ناهینا لا ئێمە کە ئێمەش بتوانیمان بە عەدالەتی بەسەر فەقیر و هەژارەکاندا بەش بکەین. ئەو قۆناغ و بارودۆخێکی ئێستا تێداین بەهۆی قەیرانی دارایی، بەهۆی بێموچەیی خەڵکێکی زۆر چاوەڕێی یەک پاروێ گۆشتێکە کە لە توانای دانێ بیکڕی. لەبەرەوە خەڵکی هەژار و کەم دەرامەت لە سنوورەکەمان گەلک زۆرە، خەڵکی منداڵی بێباوک، و ئێمە سوپاس بەخوای تەعالا بە 2 تیم لە سنوورەکەمان ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕک تەسلیمی ئەو خەڵکە مستاقەیەکەین. لێرەوەش دەستخۆشی لەو خەڵکە موسڵمانەکەن کە بە پیربانگەوازەکەمان هاتن کە ئاژەڵەکان و عیوانەکانی تەسلیمی ئێمە کرد، و داواش لەو خەڵکانەکەن کە خوا پێداون کە بەردەوام بن و ئەو قوربانەی زیندوو بکەنەوە، ئەو سونەتە پیرۆزە بۆی خەڵکێکی هەژار و کەم دەرامەت و بێباوک سودمەند بێ.